شەهرام چەند ساڵێکە سەرپەرشتیاری پێشانگایەکی فرۆشتنی ئۆتۆمبیل دەکات لە شاری هەولێر. ئەو باز لەوە دەکات ناسەقامگیری دۆخی دارایی هەرێم کاریگەری خراپی لەسەر بازاڕی ئەوانیش دروست کردووە. دەشڵێت بەراورد بە چەند مانگی ڕابردوو بازارمان نزیکەی 180 کەمی کردووە. طبعا مشتری کوردمان زۆر کەم بووە. ئیشمان لەگەر عەرەبانە لەبەرەوەی بازاری کوردی لێرکوانە خراپە بەهۆی ئەو قەیرانی مەعاشی کە دروست بە بازار بە عام خراپ بووە. 180 فەرق کردیە، یعنی ئەگە پێشتر ئەمە دەعقدمان هەبوو بی ڕۆژانە، ئێستا ڕۆژانە بە زۆر بە خراپی مەسەن ئەگەر دو عقد یەک عقد سێ عقد، یعنی فەرقەکەی زۆرە 180 فەرق کردیە. ئەو دۆخە دارایی لە هەرێم دروست بووە تەنیا کاریگەری نەکردوتە سەر پێشانگاکانی ئۆتۆمبیل، بەڵکو و کاریگەری بەسەر تەواوی سێکتەرە جیاکانی دیکەو هەیە. پسپۆڕێکی ئابووریش ئاماژە بۆ دەکات هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان زەرێرمەند یەکەمی ئەو قەیرانن کە لە نێوان هەرێم و بەغدادایە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان تایبەت موچەخۆرانی هەرێمی کوردستان زەرمەندی یەکەمی ئەم بارودۆخە ئابووریان بەڕاستی، چونکە ئەوە ماوەیەکی دوور و درێژە موچەکانی وەرنەگرتووە. ئەمەش کاریگەری لەسەر بازار و تاک بەتاچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست دەکات. بارودۆخە ئابووریەکە هێندەی ترش سەرشانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان قورستر دەکات. دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجە چاوەڕوان دەکرا ژیان و گوزەرانی هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەردا بێت، بەڵام ئەوەی ئێستا دەبیندرێت پێچەوانەکەیەتی و کێشەکانیش تا دێت قوڵتر دەبنەوە. گەیلان سابیر، کورسات نیوز، هەولێر.